بابەتی ئەو یەکێکە لە لێکەوتەکانی گۆڕانکاری کەشوهەوا. عێراق یەکێکە لە وڵاتانی کە لە کاریگەری هەرە زۆری ئەم گۆڕانکاری کەشوهەوایی لەسەر دەرکەوتووە. لەگەڵیشیا ئەو پرۆژانەی کە وڵاتانی کە ئێمە پێڵێن سەرچاوی دابینکەری ئاون کە تورکیا و ئێرانە بە دەرەجە یەک لە ڕێگەی ئەو پرۆژانی کە دروستیان کردو. تورکیا لە ڕێی پرۆژەی گاپ کە زیاد لە 22-23 بەنداوی لەسەر ڕووباری دیجلە و فورات دروست کردو. ئێران لە ڕێگەی پرۆژەی ترۆپیکال وۆتر پرۆجێکت نزیکی 13 بۆ 14 بەنداوی لەسەر ئەو زەی بچووک و ڕووباری سیروان و ئەو لقانەی تری کە داخل بە هەرێمی کوردستانە بن. ئەمە مەترسیەکی زۆر جددی لەسەر قەبارەی و ئاوە دروست کردووە کە داخل بە عێراق و بە هەرێمی کوردستانە بێت. هەر بۆیە عێراق لە ئێستاە بە یەکێک لەو وڵاتانەدا ئەنرێت کە جاران لە 5 بوو ئازانم ێستا پلەکەی زیاتر بەرز بۆتە بۆ 4 و بۆ 3 کە زۆرترین کاریگەری کەشوهەوای لەسەر دروست کراوە. هەرێمی کوردستانیش بەدەر نییە بەڕاستی لەو مەترسیە. لێکەوتەکانی ئەبینرێت لە ئێستاە ئاستی ئاو بۆ دەریاچەی دەربەنی خان بە ڕێژەی لە 150 کەمی کردو بۆ دوکان بە هەمان شێواز. ئێمە تا نەکەوێنە ناو گرفتەکەەوە تا کێشەکەمان بەرۆکمان نەگرێت دەرێک بە مەترسی دۆخەکە ناکەین و ئەمەش گرفتی ئێمەیە. ئەمە گرفتی وڵاتانەیە کە بەداخەوە بەپێی شێوازێکی زانستی سیستماتیک ئیش ناکەن، پرۆژەی استراتیژیان نابێ تێکۆی ئەو دۆخانی کە مامەڵی لەگەڵاکرێت چارەسەرێکی کاتیە هەنووکەیە. بۆ ئێمە گرفتەکانمان بەردەوامە، قەیرانەکانمان قوڵتر ئەبنەوە. ئێمە گەربین باس لە هەرێمی کوردستانکەین تا ساڵی 2004 پێش پرۆسەی ئازادی بڕی ئەو ئاوەی کە داخل بە هەرێمی کوردستان ئەبوو لە ڕێگەی ڕووباری سیروان و زەمکانەوە بە نزیکی 5 ملیار مەتر مکعب ئاو داخل بە هەرێمی کوردستانە بوو لە دیوی ئێرانەوە. لە دوای 2018ەوە ئەو ڕێژەیە دابەزیەوە بۆ نزیکی 2.4 بۆ 2.5. پێشبینیە کرێت لە ساڵەکانی داهاتووە قەبارەی و ئاوە لە 5 ملیارەوە دابەزێ بۆ 2 ملیار مەتر سێجا. جا تۆ بێنەرە پێشچاوی خۆت ئەگەر ئەم بڕە بە ڕێژەی لە 50 یا 60% کەم ببێتەوە و ئەی کەواتە تۆ تعویزی ئەو بڕە ئاوە چۆن لە دەریاچەی دەربەنی خانە ئەتوانی بیکەیتەوە. لەگەڵیش یا کاتێک کە بڕی ئاو کەمی کرد ڕێژەی ئەو خوێتواوانی کە لە ناو ڕووبار و دەریاچە و ئۆقیانوسەکان یانی بڵێن ڕووبارەکانان دەریاچەکانان بە شێوەیەکی گشتی یا بڵێن ئەو توخمە قورسانەی کە تایەتی کە مەترسین ئەگەر بێت و بە ڕێژەیەکی زۆر بێت ئەوە لە کەمبوونی ئاو قەبارەی و ئاوانەش یا بڵێن ئەو توخمە قورسانەش زیادەکە کە ئەمە مەترسی بۆ سەر ئەو زیندەوەرانی کە لە ناو دەریاچەکانە ئەبن مەترسی بۆ سەر پیسکردنی ژینگە دروست دەکات، ئاو دروست دەکات، نەگەوە حتا لەسەر بۆ دەریاچەی دوکانیش هەمان دۆخ دروستە. بۆیە بەڕاستی ئەمە پلانێکی خێرای ئەوێ بۆی بتوانرێت مامەڵە لەگەڵ و دۆخە تازەیە بکرێت.